سڵاو بیرانی خۆشەویستی تلویزیۆنی کۆمەڵە. باگەشتی هەوڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی دووشەممە هاتوونێتەوە خزمەتان سەرەتا سەردێڕی گرنگترین هەوڵەکان. کۆبوونەوەی خانەنشینکراوانی تامینی اجتماعی لە کرماشان و چەند شاری ئێران، بەڕێوەچوونی مەراسمی یادکردنەوەی ئەمجەد عنایەتی لە بۆکان، چالاکی ژینگە پارێزان لە نگڵ و دیواندەرە، پێشڕاستکردنەوەی حوکمی ئەعدامی ڕەزا ڕەسایی لە دیوانی باڵای وڵات، کوژرانی سێژن لەلایەن بنەماڵەکانیانەوە لە کەنگاوەر، ئەرسەنجان و ساروخ، برینداربوونی 4 کۆڵبەر لە سنوورەکانی کێڵە و هەنگەژاڵی بانە، خۆپیشاندانی خەڵکی کۆبانی و مەخمور دژ بە جنایەتەکانی دەوڵەتی تورکیا، ڕێپێوانی کرێکارانی گروپی میلی فولادی ئەحواز و کوژران و برینداربوونی 51 کرێکار لە تەقینەوەی کارخانەی نیکلی ئەندونوسی. درێژەی هەواڵەکان. کۆبوونەوەی خانەنشینکراوانی تامینی اجتماعی لە کرماشان و چەند شاری ئێران. ڕۆژی یەکشەممە سەی مانگی بەفرامبەر خانەنشینکراوانی تامینی اجتماعی و کشوەری لە کرماشان و چەند شاری دیکەی ئێران دژ بە دۆخی خراپی مەعیشەتی کۆبوونەوە. بە پێی راپۆرتەکان، خانەنشینکراوانی تامینی اجتماعی و کشوەری لە شارەکانی کرماشان، عێراق و شوش لە ئاستۆخی خراپی ژیان و مەعیشەت ناڕەزایەتیان دەربڕیوە. خانەنشینکراوان خوازیاری چوونە سەرەوەی ئاستیاق دەست و مەزایە بە پێی هێڵی هەژاری بەکردەوە دەرهاتنی گەڵاڵەی هاوسانسازی و دابینکردنی بیمەی تەکمیلی بوون. خانەنشینکراوانی کرماشان لە کۆتایی کۆبوونەوەکە قەتنامەیەکیان خوێندەوە و تێیدا وێڕای ئاماژە پێدان بە دۆخی خراپی ئابووری خەڵک جەختیان کردەوە لەسەر درێژەدان بە ناڕەزایەتیەکانیان تا ئەو کاتە ئەگەن بە داخوازیەکانیان. بەڕێوەچوونی مەراسمی یادکردنەوەی ئەمجەد عنایەتی لە بۆکان. ڕۆژی یەکشەممە سەی بەفرامبەر هاوکات لەگەڵ ساڵڕۆژی لەدایکبوونی ئەمجەد عنایەتی لە گیانبەختکردوانی شۆڕشی ژینە لە شاری بۆکان، بنەماڵەی ئەو هەمیشە زیندووە هاوڕێ لەگەڵ بنەماڵەی دادخوازانی ئەو شارە لەسەر مەزاری کۆبوونەوە و مەراسمێکیان بۆ ڕێزگرتن لە یادی بەڕێوەبرد. ڕۆژی 26 خەزەڵوەری 1401 و لە ڕەوتی شۆڕشی ژینە، ئەمجەد عنایەتی با دەستڕێژی گولەی سەرکوتگەرانی کۆماری ئیسلامی گیانی لە پێناو ئازادی و بەرابەریدا بەخت کرد. باوکی ئەمجەد لە بەڕاسمی ڕۆژی لەدایکبوونی وتی: ئەمجەد شەهیدی نەتەوەیەکە و ئەگەر 100 ڕۆڵەم هەبوایە فدای ئازادی ئەو نیشتمانم دەکرد. چالاکی ژینگە پارێزان لە نگڵ و دیواندەرە. ڕۆژی یەکشەممە سەی مانگی بەفرامبەر ژینگە دۆستان لە گوندی نگڵی مەریوان و شاری دیواندەرە و ڕێزگرتن لە سروشتی کوردستان چالاکی ژینگەییان بەڕێوەبرد. بە پێی زانیاریەکان، ژینگە پارێزانی دیواندەرە و شارەکانی سنە، کامیاران، مەریوان و سەقز دەیان دەنگی بەڕوو نەمامیان لە دەوروبەری دیواندەرە چاندوو داوایان لە خەڵکی کوردستان کرد پەیوەست بە چالاکی زاگرۆسانە بن و سروشتی کوردستان بپارێزن. لەلایەکی دیکەوە، ژینگە دۆستانی نگڵ هاوڕێ لەگەڵ ئەندامانی ئەنجومەنی سەوزی چیای مەریوان لە گوندی نگڵ چالاکیان ئەنجامدا و سەیرانگای گۆمەڕۆشیان لە جەبڵ و خاشاک پاک کردەوە. بەشداربوونی ئەو چالاکیە داوایان لە خەڵک کرد پاکی و خاوێنی سروش بپارێزن با بۆنەوەکانی داهاتووش کەڵکی لێوەرگیرێ. پشتڕاستکردنەوەی حوکمی ئیعدامی ڕەزا ڕەسایی لە دیوانی باڵای وڵات. کۆمەڵی یاسایی دادبان ڕۆژی یەکشەممە سەی بەفرامبەر ڕایگەاند لە قی هەفتەی دیوانی باڵای وڵات حوکمی ئیعدامی ڕەزا ڕەسایی لە بەندکراوانی شۆڕشی ژینای پشتڕاست کردوێتەوە. ڕەزا ڕەسایی تەمەن 34 ساڵ 27 خەزەڵوەری 1401 لە ڕەوتی شۆڕشی ژینە لەلایەن هێزەمنیەکانەوە لە شاری سەحنەی سەر بە پارێزگای کرماشان بە تۆمەتی کوشتنی نادر بەیرامی، فەرماندەی ئیتلاعاتی سوپای پاسداران دەست بەسەر و دواتر بە ئیعدام مەحکوم کرا. ناوبراو لە ماوەی بەندکرانیدا ئەو تۆمەتەی ڕەت کرد بوو، بەڵام لەژێر ئەشکەنجەی سەختدا ناچار بەدام پێدانانی زۆرم لێکرا و لە کاتی دادگایکردنیشیدا شایەتی تەواوی ئەو کەسانەی دانیان بە بێتاوانی ڕەزا دانابوو لەلایەن دادگاوە ڕەت کرایەوە.
ڕۆژی یەکشەممە وێڕای هوشداری ناوەندەکانی مافی مرۆڤ و ڕێکخراوی لێبوردنی نێونەتەوەی دیوانی باڵای وڵات حکمی ئەعدامی ڕەزا ڕەسایی پەشڕاست کردەوە و ئێستا گیانی لە مەترسی جددیدە. کوژرانی سێژن لەلایەن بنەماڵەکانیانەوە لە کەنگاوەر، ئەرسەنجان و ساروق. لە ڕۆژانی ڕابردوودا سێژن لە شارەکانی کەنگاوەری سەر بە پارێزگای کرماشان، ئەرسەنجانی سەر بە پارێزگای فارس و ساروقی سەر بە پارێزگای عراک لەلایەن هاوژینەکانەوە بە شێوەیەکی وەحشیانە کوژراون. بە پێ راپۆرتەکان پیاوێک لە شاری کەنگاوەر بە بیانۆی نامۆس هاوژینەکەی کوشتووە بۆ شاری سەحنا هەڵاتوە، بەڵام لەلایەن پۆلیسەوە دەست بەسەر کراوە و دانی بە تاوانەکەی داناوە. لەلایەکی دیکەوە لە شاری ئەرسەنجان پیاوێک بە چەقۆ هاوژینەکەی پێشووی کوشتووە و خەزورە خەسووی و کچەکانی بە سەختی بریندار کردووە. ئەو تاوانبارە پاش دەست بەسەربوون ڕاگەاندووە کە لەسەر مارەی ئەم جەنایەتی ئەنجامداوە. لەلایەکی دیکەوە پیاوێکی تەمەن 50 ساڵ لە شارستانی سارۆق بە چەکی ڕاوکردن هاوژینە دووگیانەکەی کوشتووە و دواتر دایک و براکەشی کوشتووە. ئەو تاوانبارە لە ڕووداوەکە فیلمی گرتووە و لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاوی کردوێتەوە و پاشان هەوڵی خۆکوژی داوە، بەڵام ڕزگار کراوە و ئێستا لە گرتوخانەدا. شانی باسەکە و تاوانبارەش هۆکاری جەنایەتەکەی بۆ کێشەی خێزانی گەڕاندوێتەوە. برینداربوونی 4 کۆڵبەر لە سنوورەکانی کێلە و هەنگەژاڵی بانە لە نێوان ڕۆژانی پێنجشەممە 30 سەرماوەست تاکو یەکشەممە 3 بە فرانباری 1402 هەتاوی 4 کۆڵبەری خەڵکی شارەکانی سەخز، دیواندەرە و ڕەبەت بە تەقەی هێزەکانی ڕژیم بە سەختی بریندار بوون. بە پێی راپۆرتی کۆڵبەر نیوز ڕۆژی پێنجشەممە 30 سەرماوەزی 1402 کۆڵبەرێکی خەڵکی دیواندەرە بە ناوی بورهان ڕەحمانی بە تەقەی هێزەکانی ڕژیم لە سنووری هەنگەژاڵی بانە بریندار کراوە. ڕۆژی هەینی یەکی بە فرانبار کۆڵبەرێکی خەڵکی سەخز بە ناوی ستار شێخی تەمەن 27 ساڵ بە تەقەی هێزەکانی ڕژیم لە سنووری هەنگەژاڵی بانە بریندار کراوە. هەروەها ڕۆژی شەممە 2 بە فرانبار کۆڵبەرێکی دیکەی خەڵکی سەخز بە ناوی عەتا سادقی تەمەن 35 ساڵ بە دەستڕێژی گولەی سەرکوتگەران لە سنووری هەنگەژاڵ بریندار بووە و ڕۆژی یەکشەممە 3 بە فرانباریش کۆڵبەرێکی خەڵکی شارۆچکەی ڕەبەتی سەر بە شارستانی سەردەشت بە ناوی کەیوان محەممەد زادە بە تەقەی هێزەکانی ڕژیم لە سنووری کێلەی بانە بە سەختی بریندار و ڕەوانەی نەخۆشخانەکراوە. خۆپیشاندانی خەڵکی کۆبانی و مەخمور دژ بە جەنایەتەکانی دەوڵەتی تورکیا ڕۆژی یەکشەممە 3 بە فرانبار هەزاران کەس لە شارەکانی کۆبانی لە ڕۆژاوای کوردستان و ئوردوگای پەنابەرانی مەخمور لە هەرێمی کوردستان هاوکات لەگەڵ ساڵڕۆژی هێرشی فاشیستەکانی تورکیا بۆ سەر ئەنجومەنی ئەحمەدکایە لە شاری پاریسی فەڕەنسا خۆپیشاندانیان کرد. ڕۆژی 23 دەسامبری 2022 زاینی چەند هێرشبەری فاشستی سەر بە تورکیا هێرشیان کردە سەر ئەنجومەنی فەرهەنگی ئەحمەدکایە لە شاری پاریسی فەڕەنسا و 3 کەس بەناوەکانی ئەڤین گۆیی، مەحمەد شیرین ئایدین و عەبدوڕەحمان قزڵ گیانیان لەدەستا و چەند کەسی دیکەش بریندار بوون. ڕۆژی یەکشەممە هەزاران کەس لە شارەکانی کۆبانی و مەخمور هاوکات لەگەڵ ساڵڕۆژی ئەو جنایەتە خۆپیشاندانیان کرد و دروشمەکانی شەهید نامرێ و بکوژ ئەردوغانەیان بەرز کردەوە. ڕێپێوانی کرێکارانی گروپی میلی فولادی ئەحواز ڕۆژی یەکشەممە 3 بە فرانبار کرێکارانی تەواوی بەشەکانی گروپی میلی فولادی ئەحواز بۆ دووهەمین ڕۆژی بەردەوام دژ بە لە سەرکاردەرکردنی کۆمەڵێک لە هاوکارەکانیان دەستیان لە کارکێشایەوە و لە بەردەم شرکەت تا مەیدانی بەخایی ئەحواز ڕێپێوانیان کرد. بە پێی راپۆرتەکان ڕۆژی ڕابردوو کرێکارانی تەواوی بەشەکانی گروپی میلی فولادی ئەحواز لە نەڕازایەتی بەس لە سەرکاردەرکردنی 21 کەس لە هاوکارەکانیان و بەکردەوە دەرنەهاتنی گەڵاڵەی ڕێزبەندی پیشەکان دەستیان لە کار کێشایەوە و بەڕێوەبەری شیرکەتیان لە دەفتەرەکەی کردە دەرەوە. ڕۆژی یەکشەممە لەگەڵ بڵاوبوونەوەی هەواڵی بێکارکردنی 17 کرێکاری دیکە کرێکارانی ناڕازی بۆ دووهەمین ڕۆژی بەردەوام مانیان گرت و خوازیاری گەڕانەوەی هاوکارەکانیان بۆ سەرکار بوون.
ناڕازیان لە بەردەم شیرکەت تاکو مەیدانی بەقای ئاهواز ڕێپێوانیان کردو دروشمی هەڕەشە و زیندان چیتر کاریگەری نیەیان بەرز کردەوە. کرێکارانی سەنعەتی فولادی ئاهواز خوازیاری ئەمنیەتی پیشەیی و گەڕانەوەی هاوکارەکانیان بۆ سەرکار بەکردەوە دەرهاتنی گەڵاڵەی ڕیزبەندی پیشەکان هاوسانسازی یەقدەستەکانیان لەگەڵ کرێکارانی فولاد لە شارەکانی دیکە ئێران دامەزراندنی ڕێکخراوەی سربەخۆی کرێکاری و چاکسازی لە بواری ژیان و مەعیشەت بوون. کۆبوونەوەی کرێکارانی ڕسمی نەوت لە ناوچەی ئەمەلیاتی دوورگەی سیری. کرێکارانی ڕسمی نەوتی شاغڵ لە ناوچەی ئەمەلیاتی دوورگەی سیری ڕۆژی یەکشەممە سەی بەفرامبەر بۆ جارێکی دیکە دژ بە جێبەجێنەکردنی داخوازیەکانیان کۆبوونەوە. کرێکارانی ڕسمی نەوت خوازیاری وەلانانی سەقفی هەقدەست وەلانانی ئاسەنگیەکانی بەردەم حەقی سەنەواتی خانەنشینی بەکردەوە دەرهاتنی مادەی دەی ئەرک و بەرپرسیارەتی پرسنۆلی نەوت گەڕانەوەی ئەو بڕە پارەیە لە ساڵانی ڕابردوو وەکو باج لەسەر حەقدەستەکانیان کە کەم کراوە لەسەر کار دوورخستنەوەی بەڕێوەبەرانی ناکارامە و کۆتایی هێنان بە دەستێوەردانەکانی دەوڵەت لە سندوقی خانەنشینی کرێکارانی سەنعەتی نەوت بوون. مانگرتنی بازاڕیان لە چەند شاری ئێران. ڕۆژی یەکشەممە 23 بەفرامبەر بازاڕیانی زێرفرۆش لە چەند شاری ئێران دژ بە زیادکردنی باج بۆ دووهەمین ڕۆژی بەردەوام دوکانەکانیان داخست و بەشێک لە سنفەکانی دیکەش پەیوەست بەو مانگرتنەوە بوون. بە پێی راپۆرتەکان زێرفرۆشان لە شارەکانی تەبرێز، ئیسپەهان، عێراق، قۆم، مەشهەد، هەمەدان و مەلایر دژ بە بڕیاری دەوڵەت بۆ زیادکردنی باج لەسەر مامەڵەی زێڕ و تۆمارکردنی لە سامانەی تیجارەت بۆ دووهەمین ڕۆژی بەردەوام مانیان گرت. بە پەیزانیاریەکان دەوڵەت بڕیاری داوە بۆ هەر مامەڵەی زێڕێک کە لەلایەن خەڵکی یاسایی یان دوکانداران ئەنجام دەدرێت 25% باج وەربگیرێت. ئەو بڕیاری دەوڵەت شەپۆلێک لە ناڕەزایەتی لە نێو بازاڕیان و خەڵکی ئێران دروست کردووە و ڕۆژی یەکشەممە سنفەکانی دیکەش دژ بە زیادکردنی باج لە سەریان بۆ مانگرتنە پەیوەست بوو. گیان لە دەستانی سێ کرێکار لە ئەروەندروود. ڕۆژی شەممە 2 بەفرامبەر سێ کرێکاری بەلەمێکی بار هەڵگر لە چۆمی ئەروەندروود بەهۆی وەرگەڕانی بەلەمەکە گیانیان لەدەستا. بەوتەی بەرپرسی دەریانەوەردی و بەندەرەکانی ئابادان بەلەمێک بە 7 سەرنشینەوە لە ئەروەندروود وەرگەڕاوە و 4 کرێکاری بەلەمەکە ڕزگار کراون و سێ کرێکاری دیکە کە 2 کەسیان هندوستانی و 1 کەسیان ئێرانی بووە گیانیان لەدەستاوە و تەرمەکەیان هێشتا نەدۆزراوەتەوە. مەرگی گوماناوی ئەشکان بەلوچ بەندکراوی شۆڕشی ژینا لە تەورێز. لە ڕۆژانی ڕابردوودا میلاد عەبدی بەندکراوی سیاسی پێشوو و لە هاوبەندیەکانی ئەشکان بەلوچ هەواڵی خۆکوژی و بەندکراوەی سەردەمی شۆڕشی ژینای بڵاو کردەوە و دەنگدانەوەی زۆری بە دوای خۆی داهێنا. بەوتەی میلاد عەبدی ئەشکان پێشتر و لە شۆڕشی خەزەڵوەری 98 هەتاویدا دەست بەسەر کرابوو. ناوبراو لە شۆڕشی ژیناش بۆ جارێکی دیکە لەلایەن هێزەمنیەکانەوە ڕفێندرا. ئەشکان لە ماوەی بەندکرانیدا بە سەختی ئەشکەنجە درا و کاتێک بەشێک لە بەندکراوان بەر لێبوردنی گشتی کەوتن و ناوی ئەو لە لیستی ئازادکراواندا نەبوو 2 جار هەوڵی خۆکوژیدا. جارێکیان لە زیندان لە ڕێگەی بڕینی دەمارەکانی دەست و مل و جارێکیش لە نەخۆشخانەی خۆی لە بەرزایی فرێدایە خوارەوە بەڵام ڕزگار کرا. ئەو بەندکراوە لە ماوەی ڕۆژانی ڕابردوودا و پاش ئەوەی جارێکی دیکە لەلایەن دادسەرای گشتی و ئینقلابی ڕژیمەوە بانکێشکرا بوو لە باڵکۆنی ماڵەکەی خۆی خستە خوارەوە و گیانی لەدەستا. دوا هەواڵمان سەبارەتە بە کوژران و برینداربوونی 51 کرێکار لە تەقینەوەی کارخانەی نیکلی ئەندۆنزی. ڕۆژی یەکشەممە 3 بەفرامبەر تەقینەوەیەک لە کارخانەی بەرهەمهێنانی نیکل لە ئەندۆنزی ڕووی داوە و بەو هۆیەوە 51 کرێکار بوونەتە قوربانی. بەوتەی بەرپرسانی دەوڵەتی ئەندۆنزی تەقینەوەیەک لە کارخانەی فولادی سینگشان لە شارۆچکەی سەنعەتی ماروالی لە ئۆستانی سۆلاوسی ڕووی داوە بۆ هۆیەوە 12 کرێکاریانیان لەدەستاوە و 39 کەسی دیکەش بریندار بوون کە برینی بەشێکیان قورسە و لەژێر چاودێری چڕی پزیشکیدان. پۆلیسی ئەندۆنزیش لەو بارەوە ڕایگەیاندووە کە هێشتا هۆکاری ڕووداوەکە ئاشکرا نەبووە و لێکۆڵینەوەکان لەو بارەوە دەستی پێکردووە.
بەڵە بینەرانی عزیز و خۆشەویست گەشتیاڵەکانی سەر لە بەیانیتان پێشکەش کرا. فەرموون بۆ بینینی درێژەی بەرنامەکانی تەلەڤیزیۆنی کۆمەڵ.